سەبارەت بە خۆپارێزی چۆنێتی کۆنتڕۆڵکردنی ئەم دۆخانە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عومەر محەممەد ئیسماعیل شارەزا لە بواری سەلامەتی ژینگەی و تەندروستی HSE لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز عومەر بەخێر بێت. زۆر سپاس بۆ میوانداریە. سەرەتا بەڕاستی ڕووداوێکی دڵتەزێن بوو دوێنێ کە ڕوویدا و چەند ڕووداوی ترش ڕوویدا بەداخەوە هەتاکو ئێمە دەرسێکمان لێوە نەگرتێت لە کوردستان پێویستە ئەم ڕووداوانە بنبر بکرێت. زۆر ئاسانە پێویستە هەموو ڕووداوێک لێکۆڵینەوە لێ بکرێ و لێکۆڵینەوەکە بۆ خەڵک ئامادە ڕوون بکرێتەوە پاشان بە دوای ئەمە چارەسەر بگەڕین. ئەو چارەسەرانە چییە؟ پێویستە خەڵکیش جێبەجێ ڕێنماکانی سەلامەتی بکەن. بەداخەوە بە خۆتان دەزانن ئێمە زۆر لە پاشین لەبەر بواری HSE Health Safety Environment کە ئاگە بە خۆتان بزانن لە کۆمپانیای نەوتەکان لە کۆمپانیەکانی تر هەموو ڕەچاو دەکرێ و خەڵکەکە پابەند دەبێت. HSE ینی تەندروستی و سەلامەتی و ژینگە سێ بەش دەگرێتەوە. ئەگە سەیری کۆمپانیای نەوتەکان کە یان کۆمپانیای دەوڵەتەکان کەی بەشێکیانێ بە ناوی HSE ئەو یاسانە بەکاردێنن کە ئۆشا ستاندەردمانی ئەمریکی و یاسای بریتانیمان هەیە. ئەم یاسانە بەکاردێن لە شەریکان و پابەند دەکرێن بە سەلامەتی ئەو شوێنەکانی کارکردن خەڵکەکە دەورات پێ دەکرێت. بۆ نمونە ئەگە سەیریکەن ئەو سیستەمانەی کە لە لەنگەی هەولێر هەیە سیستەمەکان کە لە شوێناندا هەیە پێویستە خەڵکە فێری بکرێ و لە هەر کۆڵانێک هەر شوێنێک تیم لیدەرێک هەبێ خەڵکەکە ئاگاداری بێت چۆن ئاگرەکە دەگژێنەوە چۆن بەکاری دێنن و خەڵکی هاوکار بی و پێویستە کاتی کارکردنیش لەو شوێنانە دیاری بکرێ. ینی هیچ معقول نییە کەسێک دوکانێک سەعات 10 شەو دەچێت بۆ دوکان دەبێ ئەو شوێنانەی کە کاتی کارکردن بۆ نمونە ئێمە لە شوێنی زۆر گرنگ ئیشمان کردووە کاتی کارکردن دیار بووە و کاتی کارکردن دیار دەبێت هیچ ئەو ڕووداوانش دەبێت چارەسەر بکرێەوە دەبێت تیمەکی تۆکمە لە برادرانی ئاگرکوژێنەرەوە و تیمی کەسی شارەزا لە بواری HSE لەم شوێنانە کارکردندا هەبێت تاکو بتوانین ئەم شتانە بڕبڕ بکرێت. بێگومان تیمی بەرگری شارستانی کوردستان بەگشتیەوە بە هەولێر بە تایبەتی پێما بە تیمێکی زۆر کارامە و باشن لە ماوەی ڕابردووە کاری زۆریان کردووە چ لە بازاری لەنگە چ شوی ڕابردووش ئەگەر ئەوان نەبوونە بێگومان دۆخەکە زۆر خراپترە بوو بە خێراگەیشتنیانە بووە دۆخەکە زۆر لێستا خراپترە بوو. بەڵام تا چەند پێویستە وەکو ئێستا بەشێکی زۆری دوکانەکانی هەم لەنگە هەم بازاری قەیسەری هەولێر بەشێکی کەلوپەلەکانیان لە دەرەوەی و بە قماشێک داپۆشرا. ئەمە لە ڕووی ئەمنیەتەوە جێگەی شانازیە بۆ هەرێمی کوردستان کە خەڵک مڵکوماڵی لەسەر شەقام بەجێ هێڵێ هیچ خەمێکی نییە. بەڵام لە ڕووی بەرگری شارستانی و ئەمە هەڵەیە. بەڵێ ئەمە زۆر هەڵەیە لە بواری HSEدا ئێمە دەبێت ئەم دوکانە ئەم شتانە نێتە دەرەوە پێش چەند هەفتەیەکیش حکوومەت ئاگاداری کردنەوە برادرانی لەنگەش کەش نێنن دەرەوە چونکە بە خۆتان دەزانن لە بواری ئاکوژێنەر پۆلێنمان هەیە 5 پۆلێنە ABCDK ئەو مادانە مشتعلن زوو ئاگری دەگرن ینی زۆر ئاگری دەگرن بەخۆشان دەزان کە ئەو برادرانە شت دێنە دەرەوە هەموو لە تەنیش یەکترن هەموو دوکانەکان ئاگر دەگرن بۆیە پێویستە میمترین شت ئەوەیە کە مەرجی سەلامەتیەکان زۆر توند و تۆڵ بکرێ و لێرەوە برادران دەڵێن مەسەلەن برادراتی و واستەێنێ ئەوانە لەمەدا پەیڕەو نەکرێ بەڕاستی پێویستە لەسەر خاوەن دوکانەکانیش کە بردی کارەبایان هەیە دەتوانن عریقەکی بچوک دابنێن کە ئاگر دەبی بخۆی دەگژێنەوە سێری کێبڵەکان کەن خەڵکیش دەبێت لەمەدا کەم تەرخەمی لادا مەسەلەن کێبڵەکانیان شتەکانی ئەگە بە خۆتان دەزانن زۆربەی ئاگرەکان لە شتی بچوک ڕوودەدا کە شتی بچوک سەبەر گەورەتر دەبێت هەموو دوکانەکان هەردانانی سیستمێک خۆت بتوێت لە دوکانێکی خۆتا بۆ نمونە دوکانەکە 10/5 بێت بتوێت سیستمێکی باشی ئاگرکوژێنەوەی بۆ دابنی بە نزیکی چەندەکە بەڵام لەبەری هەندێک کەسێ ئەڵێ لەم دوکانە بۆ نمونە لە بازار لەنگای 20 دلارم سوتاوە تۆ کە بەهای 20 دلار لەم دوکانە ئەبێ خەمیەوە خۆی بای 10,000 دلاریش مەصرفەوە بکەیت دەفتەرێک تێ ناچێ ئەوەی جەناوت باسی دەکەی ینی ئێستا ئەمە بن لە سەدا گروپ سەرپەرشتاری ژینگە و تەندروستینە ئێستا لە قاعاچی زۆر گەورە دەیکەین ینی ئەو پەڕی ناکات دەفتەر بەڵێ ینی باای تێچۆکی زۆر کەمە بۆ نمونە لەما ڕابردوو بە سەلامەتی بێڵێتەوە بەڵێ زۆر ڕاستەوە پێویست ئەو خەڵکی کا ئەو شتانە دەبەستێنە 15 ڕۆژ جارێک مانگی جارێک خەڵکەچان هەبی تێستی ئەو شتانە بکەنەوە تێستی سۆندەکانیان بکەنەوە و خەڵکەکە لە هەموو شوێنەکان فێر بکرێن دەوراتیان پێ بکری ینی ئەوە نییە ئەو سیستەمەک بەستم و خەڵکەکەش خۆی لە ئەوە داتن دەبی خەڵکیش بێ و ئەو شوێنێک ئەو شەریکەی کە ئەو سیستەمە دەبەستی پێویستە مانگانە 15 ڕۆژارێک بێت ئەو مێتیناسی ئەو شوێنە بکاتەوە بە خۆتان دەزانن ئەوەی زۆر شوێن هەیە کە تێستی ناکاتن بەمانگ بەساڕ لی دەگەڕێ حتمما ئەوە ئیش ناکاتن لە کاتەنگانە وە شتێشتری شێ پێویستە لە هەموو شوێنێک لە شوێنی کارکردندا ئەو کارمەدانەی کە لەوێ ئیش دەکەن لەو حاڵەتەی فێر بکرین لە کاتی ئەمەرجەنسی کیس
لەو کاتی ئەمەرجنسی کەس ئەو کەسە زۆر کات ئەمە لە شەرکاتی نەوت ئەوە سینناریۆمان دێناوە سینناریۆمان دێنا خەڵکە ئاگادار نەبوو کە سینناریۆمە خەڵکە لێ ڕەهات بوو بۆ من 2013 لە دانەغازیشم کرد شەوان دوو شەوێ ئەمەیان هەڵدەستاندەوە فێریان دەکردین چۆن هەڵدەستیەوە تاکو ئەتو ئامادە بێت لە هەموو ئەمەرجنسی کەسێک ئەو حاڵەتی ئەمەرجنسی چییە بێت چی بکرێت دەبێت مدیرەکان هەموو پێک بێنیان ئەو شوێنەی مەسەلەن لەو شوێنێ دەبێت ئەوەی کە سیستەم عریقە دەبەستێ بۆ نمونە بازای لەنگا کۆڵان تیمەکە بێت لەو خەڵکە بزانێت چۆن بەکاری دێ لە چه عاڵتە بکاری جابەجا سۆندەکەی تێسکەنەوە ئەتو ئەگەر 15 ڕۆژ 20 مانگێک دوو مانگ تێش نەکەی ئەو سۆندا ستۆک دەبێت لە کار دەکەوێت حتمما و زۆر کاتە تو دەبێت بەکاری بینی تاکو ئەو پمپەی کە هایتت یان بە کارەبایی یان بە دیزل ئیش دەکا بزانێت ئایا ئیش دەکە ئیش ناکە میمتنی شتە کاک عومەر شتێکی دیکە گە بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم لەم کاتانە بێگومان هاوڵاتی خەمی مڵکوماڵی خۆیەتی بۆ خەمی مڵکوماڵی بێگومان دراوسە دوکانەکە شتێوێ کۆنتترۆل بکرێ کەمترین کە زیان ببینێ بەڵام هەندێک جار شکاندنی دەرگا و پەنجەرە و دیوار نابێنێتە هۆی تەشەنەکردنی زیاتری بەڵێ خۆتان دەزانن زۆرە هەماواتمانی هەر زۆرە ماوادێک بە پێی مشتعلی خۆی ئەوە دەکاتن پێویستە لە کاتی ئەو شتانە ڕوودا خەڵک ئاگادارکردەوە لە کەسانی شارەزا ئەبێ ئاگر دەوری بگیرە خەفە بکرێ بۆ دەبێتە هۆی ڕوودانی ئاگر ئۆکسجینمانەیە لەگە فیول لەگەڵ گەرمی فیۆلەکە بۆ نمونە بنزین و ئەو شتانێ ئەو سێشتە دەبتە هۆی سێگۆشەیەکە ئەتول هەرێک لەوانە منعەکەی دەبتە هۆی ئاگر بژانەوە بۆیە خەڵکیش پێویستیان بە دەوراتە خەڵک پێویستە بزانن چۆن زۆرە عریقمانەیە کارەبا چی بەکاردێ ئی پاودەر IBC ئەوەی کە ناو سارە ئەوە لۆ زۆرە بەکاردێ پێویستە کاتێک غاز تەسەڕوف دەکا مەسەلەن شتە چۆن بەکاردێ دەبێت هەر یەکە و کیسی خۆی هەیە مەسەلەن لە ماوەی ڕابردوو لە دیانە 4-5 کەس مردن بەداخەوە شەید بوون یعنی بە شتێکی زۆر بەسیط بوو یعنی دەیانتوانی دەبلی بکوژێنەوە بە خۆتان دەزان پێویستە مان بە دەوراتە ینی پێویستە لە قوتابخانەکان مەرجی HSC سەلامەت لە خەڵک فێر بکرێت بێگومان زۆر کاتیش باس لەواکەن کە لە ئاستێکی نزمە هاتوچۆ بکرێت لە مەترێک بەڵێ لە کاتی کارەبا چونکە ئەو دووکەڵات دێتە سەرەوە بۆیە پێویستە کەوسەر ینی هەر کەس کەیسە و پێویستە ینی هەمومان بتوانین سیستەمەک دابرین ئینشاءالله ئێمە ئامادەین ئینشاءالله سپاس بۆ بەڕێز عومەر محەممەد ئیسماعیل شارەزا لە بواری سەلامەتی ژینگە و تەندروستی HSE سپاس بە ئامادەبوون و دەستان خۆش